والله سپاس بۆ ئەو خوای پاشا چۆن دەژێمە ئەوا دەجی هەفتە بازاری ڕانیم لەم بازارەدا ئەوەی کە دڵ حەسکات دەسەکەوێت هەر لە جلوبەرگ و خواردن و دار و درەخت و بابەتی کوردەواری ئەوەی کە لێرە دەبیندرێت تێکە لە بازارە هەرچی ئەتەوێت هەرچی پێداویستی هەیە دەسەکەوێت. من دەمەوێت بچمە لایەشێک لە کاسبکارانی بازارەکە ئەگەر هاوکارم لەگەڵما بێت کە حەزی سڵاو لێ بێت. سڵاوی خوای گەورە لە جەنابیشت قوربان بەخێر بێنی یاخوا. بازارتان چۆنە چی پێداویستێک لێرە ئەفرۆشیت؟ پێشەکی زۆر زۆر بەخێراتنی کەناڵە بەڕێزەکەتان دەکەم یاخوا بەخێر بێن سەرسۆر و سەرچاوان خۆشحاڵ بووم بۆ هەرو دەرفەتێک کە بۆ ڕەخساندنی بۆی بتوانین کەمێک بدوێن لەسەر مەوزوعی بازار و شتی کوردەواری و شی سروشتی و شتەکانی دیکە. یاخوا بەخێر بێن سەرچاوان مامەسای بەڕێز و خۆشەویست خۆی خەڵک زۆر دێتە لای من پێش هەرێم وشت بۆشتی کوردەواری. بۆشتی کوردەواری زۆر دێتە لای من بەتایبەتی بۆ بنێشتە تاڵ بۆ بنێشتی ئەسڵی یارەبن بۆ هەنجوین بۆ زەیتی زەیتون بۆ سرکەی سێو چونکە من سوپاس بۆ خوای گەورە دەوری 33 ساڵە لەنا ئەو خەڵکو گەلەی داعیش دەکەم بەڕاستی تا ئێستا شتێکی گەندەڵیم نەبووە. ئەوەی کە هەمە چ شتێکم هەیە من بۆ خۆم لەسەر ئارەبانەکە و لەسەر سیارەکەی خۆم ئەوە بە خەڵک ڕادەگەێنم ئیدی لەبەرەوەی خەڵک قەنەعاتێکی کولی بۆی دروست بووە کە من هیچ شتێکی گەندەڵی نە. بنێشتە تاڵ و هەنجوین و ئەوشتانەت هەیە؟ بەڵێ قوربان بنێشتە تاڵ و هەنجوین و بەعزە پسکیتێکیشم هەیە زەیتی زەیتونم هەیە و سرکەی سێوی دێن و ئاوی تاڵە بنێشت و بۆ مائیدە و قۆڵۆن و بەکتریا و دڵکزەکە و تشڵۆکی و هەیە ئینتیاباتی پرۆستاتی هەیە بۆ ئەو شتانە. ئەی بازارتان چۆنە؟ بازار باشە خراپە؟ سپاس بۆ خوای گەورە ئێمە قەناعەتی کولیمان پێی هەیە هەتا ئێستا دەگەڵەوەیدا کە هیچ موچە و مەعاشێکشمان نییە بەڵام قەناعەتی کولیمان لەسەر کەسابەتەکەی خۆمانەیە ڕۆژی وایە 10,000 15,000 20,000 پەیدا دەکەین یعنی پێی دەژین زۆر بە ئاسوودەیی. ئەوەی کە دەڵێ بازار نییە قوربان ئەوە وای لاتوە کە ڕۆژانە 20 گەڵاس 40 گەڵای شەک نەکەوی وەرەزانی هیچی پەیدا نەکردووە ئەوانە پێیان دەڵێن کەسی بێقەناعەت ئەوانە قەناعەتیانە لەسەر زەوی ئەگەر ناچونکی ئێمە قەناعەتمان هەیە وەڵی سپاس بۆ ئەو خوای پاشا چۆن دەژێمە ئەوا دەجی وەڵی ئەوەی خەڵکەتی ئێمە شەمانە خەڵک چی نییە فەرمو تەماشا دەکەی دێ سە سپرەی وەڵی نازانی شتێک خۆی ئەدی باشە کە کەسابەت نییە ئەدی باشە کە کەسابەت نییە ئەو هەموو ئەشیاسێ لەسەر ئەو سپرەی ڕادێخرێ ئێوارە و بەیانی نیوەڕۆ کە تۆ دەستی بۆ دەبی ئەی باشە ئەوە نیحمەتێک لە نیحمەتەکانی خوای گەورە ئەوە نییە کە بە چەند قەناعەت گرنگە بۆ خەڵکی؟ والله سپاس بۆ خوای گەورە من قەناعەتێکی کولیم بە کەسابەتەکەی خۆمایە والله سپاس بۆ خوای من قەناعەتم بۆ هەموو شتێکی پێ هەیە لەبەرەوەی پێی دەژین بە فولی قەناعەتم پێی هەیە ئەتۆ کە قەناعەتت نەبوو دەگەڵاش پەیداکەی بە دڵنیاییەوە بزانێ ئەنیەت و کەسێک سەرکەوتونی بەڵام کە بە کەمێک قەناعەتت هەبوو ئەتوو کەسێکی نەجاعەت پەروەر و سەر دەکەوی لە ئیشەکەتدا. قەناعەتە کردو بۆ عارەبانە کە چەند پارچە بابەتێکی کوردەواری لەسەرداناوە و ژیانی خۆت پێ بەڕێکی لە خوای گەورە بە زیاد بێ قەناعەتێکی کولیم پێی هەیە قەناعەتی کولیشم پێی هەیە لەبەرەوەی سپاس بۆ خوای گەورە وەکو باسم کردووە دووبارە و دەبارێکینەوە من ڕۆژی وایە 10,000 15,000 20,000 25,000 چەند دەکەوی کوڕەکەت و قالبت ساغ بوو کێشتە دەگەڵ خەڵک نەبوو خوای گەورە ئەوە بە ئازادی ئەو کەسابەتەی بەنسیب کردی ئەی بۆ قەناعەت بە ئیشەکەی خۆت نانی کاکە چت دەوێت لە خوای گەورە ئەنی دەتەوێت هەموو گیانی تۆ بێ ناکرێ هەموو گیانی کەسی شخصێک بێ دەبێت خەڵکیش وەک تو بە ئاسوودەی بژی بەڵام بەداخەوە خەڵک قەناعەتی بەجارە نەماوە ئێستا ئەمە لە سەردەمی حکومەتدا وەڵڵاهی مانگایەکمانە و دوو مانگامانە بوو خوا ئەگەدارە قەناعەتێکی کولیمان پێی هەبوو بە ئیشەکەی خۆمان بەڵام ئێستا تەماشا دەکەی کاکە کەسێکی وەکو من فەرمو دوو سارم لە دەرکەیە بە بەردەوامی دەهەیە خۆ من هیچ موچۆ مەعاشێکشم نییە بەڵام سوپاس بۆ خوای گەورە لەبەرەوەی قەناعەتم بە ئیشەکەی خۆمەیە والله زۆر وەک ئەو خەڵکانە دەژیم کە ملیالێرن.